بەردەوام بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی ئۆفەری نوێ دەدات بە سەردانیکارانی لە هەنگاویشی نوێدا ئاسانکاری زیاتری بۆ سەردانیکارانی کردووە. من زەنەری زیاتر لە میوانەکەم ئەمی سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی وەردەگرم. کاک سەرا سڵاوی لێبێ. ئەم بڕیارە تازەیە چییە؟ خۆی لە چیە ئەبینێتەوە تا چەندی کاراسانی بۆ سەردانیکارانەکات؟ بەڵێ ئەگەر یەک تۆز بگەڕێنە دواوە بیرمان کەوێتەوە بۆ پاسپۆرتی وایە جنسی عێراقی، هەوێ حوال مەدەنی، کارتی زانیاری، ئەوانە کۆپی ملەوەن و ئەسڵەکەت پێ وایە. هەروەها 4 ڕسمی ملەوەنی پاسپۆرتە بگردایە، فایلێکە دروست کردایە لە عریزەن و سەعاتێ وەستایت و دوایاتی ناو دایرەیشمان بۆ کردی کە ئیشمان بۆ کردێمان و بڕۆ هەفتەیە دوانی کەوەرەوەرە و جوازەکە وەرگرەوە. ئێستاوانە هیچی نەما. وردە هەنگاو بە هەنگاو ئەوان ئەو ڕۆتینانە هیچی نەما. ئەوەی کە مابوو کارتی زانیاری و کارتی نیشتیمانی تێنە. ئێستا دوا ئەنجام کارتی زانیاریەکەش نەما، بەس کارتی نیشتیمانەکە ماوە. کەنی ئێستا کە هاوڵاتی دێ لە دوێنێەوە ئێمە ئیشی لەسەرەکەین لە دوێنێ ئەمڕۆژ ئەوەی کە دێت تەنها داوای کارتی نیشتیمانەکەی لەکەین ئەسڵەکە. کارتی زانیاریەکە نەما. طبعاً ئەمە زۆر گرنگ بۆم قرارە و ڕۆتینێکی زۆری لابرد بۆ لەبەرەوەی ئەگەر هاوڵاتەکە کۆپیەکەی پێ بواە کارتی زانیاری ئەوە بڕۆشتایە بۆ شارەکەی خۆی لەوێ ئەسڵەکەی بهێنا یاڵا ئەمتوانیشی بۆ بکەم. ئەگەر ونی کردایە ئەوە بچایە بۆ داش پۆلیسی ونبۆکان و دادوەری ببینە تاکو هەوێ کارتی زانیاریەکەی نوێ کردەوە. ئەگەر ڕسمی ژنی پێوە وایە کارتی زانیاریەکە بۆ ئیشم بۆ نەکردایە نووسراون بۆ بکردایە بۆ دایرەکەی خۆی لە شارێکی کەش بایە بۆ بچوە بۆەوێ لەوێز بە زمانی عەرەبی نووسراوەکەی بێنایە منیش بم ناردای بۆ بەغا بۆ ڕسمی ژنی پێوە ڕسمی پیاوەکەی پێوە نییە. ئەمانە هەمووی تاقیداتێکی زۆر بوون. بەڕاستی ئێمەش و هاوڵاتیانی ڕزگاریان بوو لەو بابەتە. خاڵیشکی ئەگرینی ئەم کارە چی بوو؟ ئەوش ئەوەیەکەوە پێشتر ئەگەر هاوڵاتی تەنها خەڵکی شاری سلێمانی ئەمتوانیشی بۆ بکەم. بەڵام ئەگەر هەڵەبجەی وایە بۆ بچوە بۆ هەڵەبجە، ئەگەر دهۆکی وایە بۆ بچوە بۆ دهۆک، بەغدادی وایە بۆ بچوە بۆ بەغدا. ئێستاوە نەما. لە هەر دایرەیەک تۆ ئارەزوود لێیە تەنها شەوەیە مۆعیدەکە وەرەگری لە ڕێگەی مۆبایلەکەی خۆتەوە کارتی نیشتیمانەکە خەیتە گیرفان تۆچی بۆ دایرەیە و ساعتی کە دیاریت کردووە. ئیتر ئارەزوود لێ لە چ دایرەیەک لە هەرێمی کوردستانی عێراق ڕێتکەوتە هەر دایرەیەک ئەتوانی بەوی خەونی پاسپۆرت بەبێ ئەوەی بڵێن تۆ خەڵکی کوێی یا کاتی زانیاریەکەت کوێ یا چۆنیە. تایبەت بە حساب بانکێکە ئەمە تا چەنە کاراسانی کراوە لەمە ڕابردووە هەم گلەیش لەسەر نرخەکەی هەبوو هەم بە هەمان شێوە لەسەر سیستمەکە هەبوو. بەڵێ حساب بانکەکە لە بیدایی سیستەمی ئەلکترۆنیکی کێشەی زۆر تیا بوو، بەڵام خۆشبەختانە وردە ئەوەش چارەسەر کرا. ئێستا هاوڵاتی بۆ خۆی ئەوەی کەوا کارتی بانکی هەیە هەر شوێنێکە ئەتوانێت بەس دیناری عێراقی تابێت توانێت ئیشی لەسەر بکەین و هەروەها بۆ ئەوانی کە نییانە و ڕاستەوخۆ هاتوون بە سوپاسەوە بانکی مرکزی بانکێکی لێرە داناوە لە دەروی دایرەمان لەوێ چێت لە ماوەی 10 دقەیە بێ بە خاوەنی کارتی بانکی و دێت ئیشەکەی بۆکەین وی ئاسانکاریکی زۆریشە بۆ هاوڵاتیان. کاکسە لە تایبەت بە بابەتی ساڵی ڕابردوو لۆ دوو قەرەباڵغیشی زۆرتان لەسەر بوو. ئەم لە دوو قەرەباڵغیە ماوە هاوکات چەند پاسپۆرتیشتان یاوە بە هاوڵاتیان؟ بەڵێ ساڵی ڕابردوو بە ڕاستی پڕئیش بوو. چۆن پڕئیش بوو؟ ئێمە تەنها دایرین لە سەرانسەری عێراقا کە 5 دایری پاسپۆرتمان هەیە. شارەکانی کە یا چوارێنە یاسیان یا 2 دایرەیەک دایری پارێزگای وە هەیە لە عێراقا لە وەسەط و لە جنوبە 1 دایری پاسپۆرتی تایە. ئێمە 5مان هەیە. ئەم 5 بۆ یەک زیادمان کردووە و هۆڵمان داوە زیاد بکرێ لەبەر ئەوەی کەوا خزمەت گوزاریەکە لە نزیک ماڵی هاوڵاتەکە بێ، هاوڵاتەکە هیلاک نەبێمان و نەبێ بە خێرایی خزمەتیکەین. بۆیە 5مان کردوێتەوە. و ئێستا کار لەسەرەوەکەین 6ەم دایرە بکەینەوە بەڕاستی لە شارە زورە. بۆ لە شارە زورە لەبەر ئەوەی لە سنووری دەڤەری شارە زور زیاد لە 100,000 هاوڵاتی لێیە لە هەڵەبجەی تازە لە زەڕایان لە ناوچەی لە سەی سادق ئەو حەوزە 100,000 هاوڵاتیشی تایە. ئەمانەوێ خزمەتی ئێمە لە نزیکی خۆیان بێ نەک ئەوان بێن بۆ لای ئێمە بچینە لای ئەوان و لەوێ خزمەتیان کەین. وە سەبارەت بە پڕئیشیمان بۆ 2024 بەڵێ زۆر پڕئیش بووین وەکو ساڵانی ڕابردوو نەبوو لەبەر ئەوەی سیستەمەکەمان هەموو گۆڕی بە ئەلکترۆنی کۆنەکەمان لابرد بەدەم ئاسان بوو. هەرچی ئەجیزە بوو لامان برد. داتابیس گۆڕا تەنانەت دیزایانی ناو قاعەکان و مێزەکان و بۆیا و تەسمیم و سەقف و هەمووی گۆڕا کاشی گۆڕا هەموو شتێک گۆڕا. بۆیە 5 دایرە بگۆڕی لەو ساڵەیە و خول ببینیتەوە تدریب بکەیت لەسەری و ڕابێ لەسەری و لەگەڵ ئەوەشە 142,000 هاوڵاتیمان بەڕێخست.
بۆیە ئەرکەمان زۆر قورس بوو خۆشبەختانە سەرکەوتوو بوونتیایە و ژمارەی باش خزمەتی هاوڵاتیانمان کرد ئەمێنێتەوە بڵێن فرسەتە لێرەش لە دروستبوونی پاسپۆرتەوە لە 2002 تاکو ئێستا توانیومانە 2,255,000 هاوڵاتی بکەین بە خاوەنی پاسپۆرت لە شێوازە جۆرەکانی جیاوازی و بەختەوەرین کەوا توانیمانە خزمەتی زۆری هاوڵاتیان کەین. کۆتا پرسیارم کاک سالار تایبەت بە و هاوڵاتیانی کە پاسپۆرتیان وەرناگرتەوە هێشتام حاڵەتە ماوە چەند پاسپۆرتیش لە لای ئێوە ماوە تاسەکە وەرنەگیراوەتەوە؟ ئەوە لە سیستەمە کۆنەکەی وا بوو لەبەرەوەی هاوڵاتی هات ئەمڕۆ معاملەیە کرد دوای چەند ڕۆژێک یا هەفتەیە دوایەوە بوو بە خاوەنی پاسپۆرت و وەرەگرتەوە ناهاتەوە ئیشی بۆ دروستە بوو مۆعیدەکەی بەسەرە چوو پەلەی نەبوو بۆیە سەیرەکەی کۆ بۆ لایمە بەڵام لەبەرەوەی ئەم سیستەمە نوێیە ئاسانکاری زۆری تیاکراوە تۆ دەی معاملەکەی لە هەمان ڕۆژاوی خاوەنی پاسپۆرت بۆیە تۆ ناڕۆیتەوە هەر یەکسەر معاملەکەی تو وەرەگریتەوە بە پاسپۆرتەکە ڕۆیتەوە بۆیە کۆبوونەوەی پاسپۆرت لەم سیستەمەیە زۆر کەمە لە چاو پاسپۆرتە و نادرە وەکو دواپرسیاری جەنابیش من یەک خاڵم هەیە بۆ کوڕانەمە ئەم تایبەتە بەس بۆ کوڕان داوا لە کوڕانەکەم کە کارتی نیشتیمانەکانیان لە گیرفانی دواوە دانەنێن لەبەرەوەی کە لە گیرفانی دواوە داێنن ئەنوشتێتەوە یا هەندێکی درزی تەیەکەوێت تەقێت کارتەکە درزی تێکەوە دی ئەنوشتێتەوە ئەو کاتەی کە دێت بۆ معاملەی پاسپۆرت خینە سەر جیهازی خوێندنەوەی کارتی نیشتیمانەکە نایخوێنێتەوە چونکە درزی تێکەوتووە یا تەقیوە یا نوشتاوەتەوە بۆیە داوایان لە یەکەم تەکلیفم لێیانەیە کە لە پێشەوە داینێن لە گیرفانی پێشەوە داینێن دەباخەلان نەداینێن بۆ ئەوەی تووشی ئەو سەرێشەیە نەبن.